يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، هەرچەندە نەمانتوانی بەهۆی ئەم بارودۆخە تەندروستیەوە لە مزگەوتا بە خزمەتتان بگەینەوە لە وتاری هەینیدا، بەڵام نەمانتوانی لێتاندا ببڕین و پەیامێکی پڕبەرەکەت بەویستی خوای پەروەردگار نەگەیەنین. ومێدەوارم کە ئینشاءالله لەم چەند خولەکەدا وەکو وتاری هەینی لە خزمەتتاندا بین و منیش و جەنابیشتان چەند وشەیەکی پڕخێر و بەرەکەت بۆ دین و بۆ ژینمان ببیستین. خۆشەویستان، مرۆڤ دوو بەشە، بەشێکی جەستەیە، بەشێکی دەروون و ناخ و نەفسە. ئەو بەشەی کەوا جەستەیە ئەمانەتی خوای پەروەردگارە پێمان بەخشراوە و مافی هەیە لە سەرمان، پێویستە بیپارێزین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئین لجەسەدیکە عەلەیکە حەقا. بزانە ئەی ئیماندار، ئەی مرۆڤ، بۆ جەستەی خۆت لەسەر خۆت کۆمەڵێک ئەرک و ماف هەیە، پێویستە بیان پارێزی. ئەو ئەرکانەی کە لەسەر شانتە، حەقە لەسەر شانت بەرامبەر بە جەستەی خۆت بیان پارێزی. وەکو ئەوەی کەوا خەوی پێویست بدەی بە جەستەت، شووی پێ بدەی. مرۆڤ ناکرێ هەمیشە بە خەبەر بێ، پێویستە بەلانی کەم 7 سعات بۆ 8 سعات لە کاتی گونجاوی شەودا ئینسان خەوێکی پێویستی هەبێ و پشوو بە جەستەی بدا، لە دوای کارکردن بیحەوێنێتەوە. و پێویستە ئەم جەستەیە خواردنی حەڵاڵ و سوودبەخشی پێبەخشی، بیدەیتێ، تێراوی بکەی، تێری بکەی. هەم خواردنەکە حەڵاڵ بێ لە ڕووی شەرعیەوە، هەم لە ڕووی ڤیتامینات و ماددە سوودبەخشەکانی پێویست بە جەستەوە ئینسان لە خۆراکی باشا درێخی نەکە. جەستە پێویستە پاک و خاوێن ڕابگیرێ. لە ئیسلامی ئێمەدا 5 نوێژمان هەیە، 5 دەست نوێژمان هەیە بێجگە لە نوێژە سونەتەکان. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاری کردووە کە لە ڕۆژانی جومعەدا مرۆڤ خۆی بشووە و لە کاتەکانی ترا پێویستی خۆشنی دێتە سەر. ئەم جەستەیە پێویستی بەوەیە لە ڕووی پێستەوە پاک و خاوێن ڕابگیرێ، بە ئاوی پاک، بە ماددە پاککەرەوەکان زۆر جوان جەستەی خۆت پاک بکەیتەوە. هەروەها جەستە مافی لەسەرمانە کە جوان پۆشی کەی. ئینسان بەقەدەر ئەو توانە داراییەی کە هەیەی واجبە جەستە کە خۆی جوانە جوان پۆشی کەی. پێویستە لەسەر ئینسان بە ئەندازەی ئەو بۆ نەخۆشەی دەستی دەکەوێ بۆن خۆشی کەی. واتە جەستە هەم جوان پۆش بێ، هەم ڕێکپۆش بێ، هەم بۆن خۆش بێ. و پاشان لە مافەکانی جەستەیە لەسەرمان کەوا بیپارێزین لە نەخۆشی. بەردەوام ئەم جەستەی ئینسانە معەڕەزە لە دەیان میکرۆب و ڤایرۆس بگرە سەدانەوە کە هێرشی بۆ دێنن. بۆیە ئینسان پێویستە کە خۆپارێز بێ لە نەخۆشی. و کاتێکیش کە نەخۆشکەوت بە قسەی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم، تەداوە و عیباد الله، ئەی بەندەکانی خوا خۆتان چارەسەر بکەن لە نەخۆشی، چونکە هەموو نەخۆشیە کە خوای پەروەردگار دایناوە لە بەرامبەرە شیفا و چارەسەریشی بۆ داناوە. ئینسان یەکەم جار خۆپارێزی بکە لە نەخۆشی، واتە نەڵە کە نەخۆش کەوتم خۆم چارەسەر دەکەم. واجبە ئینسان پێش ئەوەی نەخۆشکەوێ خۆپارێز بێ لە کەسانی لە نەخۆش و هەروەها لەو بابەتانەی، لەو خواردنانەی، لەو ژینگەیەی، لەو کەسەی کە جەستەن نەخۆش دەخا و نەخۆشیەکەت بۆ دەگوازێتەوە. ئەمە مافی جەستەیە لە سەرمان. بە هەمان شێوە کاتێکیش کە خوا نەکردە ئینسان هەستی بە نەخۆشی کرد، نابێت دەستەوەژنۆ دانیشێ، ئەبێ هەوڵی خۆی بدا دوای پشبەستن بە ذاتی پەروەردگار و دوعای خێری خۆی مسلمانان لە ڕووی زانستی پزیشکیەوە هەوڵی چارەسەر بدا. لە مقابلی جەستەدا دەرونیشمان هەیە کە ئەمان گرنگتریشە لە جەستە، چونکە بەڕاستی پاکی و مانەوەی جەستە بەندە بە دەرونێکی ساغ و سەلیم لە ناویدا. ئەم دەرونە، ئەم ناخە، ئەم نەفسە پشووی پێ بدە.
پێویستە دەروون چۆن جەستە وتمان پێویستی بە خەوە پێویستی بە پشوو ئیسراحەتە دوای ماندوو بوون نەفسیش بەڕێزان ماندوو دەبێ واللهی ناخی ئینسانیش ماندوو دەبێ ئەم ناخە پێویستە پشووی پێ بدەیت بەچی کاتێک کە ناخت ماندوو بوو بڕۆ دانیشە مەسافەیەک لە کار دوورکەوە لە قەرەباڵغی دوورکەوەوە ئینسانی وهەیە مێشکی جەنجاڵە زۆری قسە بیستووە مێشکی تەحمل ناکە بڕۆ لە شوێنێکە وەکو خەڵوەت خانەیەک لە ژوورێکی تایبەتی خۆتان مەسافەیەک لە خەڵکدا ببڕێ ئەمە پشووی دەرونیە بەڵام زۆر درێژە نەکێشێت دابڕانەکە لە خەڵک ئەتوانی گوێبیستی وتارێکی جوان بی وتاری مامۆستایەکی ئاینی کە دڵت پێی ئاو بخواتەوە هەز بە ئارامی دەرونی دەکەی ئەو شڵەژانیە دەرونیە ماندووبوونەت نامێنێ دوای بیستنی ئەو چەند وشە خێرە لە دەمی ئەو مامۆستا ئاینیەوە لە دەمی دەروون ناسێکە وتارێکی زانستی وتارێکی ئەدەبی کۆپلە شعرێکی جوان سوعبەتێکی ڕەوا مباح قسەیەکی خۆش و جوان ئەمانە دەرونی ئیسراحەت پێ دەکەن ئەم دەروونە پێویستە ڕای بێنی لەسەر خۆشویستنی کاری جوان بۆ نمونە بە ڕێگایەکە دەڕۆی بزمارێک کەوتۆ شوشەیەک لە سەجادەیەک شکێندراوە نەفست خەریکە پێت دەڵێ تێپەڕە بەسەریدا مەیە خوارەوە دەستی بۆ مە بەو فڕێمە دەستەنەکەیەکی خۆڵەوە شوێنێکی گونجاوەوە کە خەڵک ئازار نەدا تۆ نەفست ڕابێنە لەسەر ئەم کارە جوانە لە هەر شوێنێکا شتێکی ئازار دەرم بینی من مەسئولیەکەم چاوەڕێ ناکەم خەڵکێکی تر ئەم کارە باشە بکە با من بیکەم ئەو نەفسە وردە وردە ڕای دێ لەسەر کاری چاک ڕای بێنە لەسەر کارە جوانەکان نەفست بپارێزە لە پیسبوون بە ئەخلاقی خراپ هەموو نەفسێک سەرەتا پیس نییە پیس دەکرێت بۆ نمونە کەسێکت بینی لە خۆشحاڵیەکی باشدایە خی گەورە دەرگایەکی ڕەحمەتی لێ کردوێتەوە تۆ حەز دەکەی ناخت خەریکە پێی ناخۆش بێ ئەمە پێڵەن حەسەد ئێرەی بردن غیرەی نابەجێ لەو کاتەدا نەفست پارێزە بەسەریدا بچەوە مەهێڵە بەسەریا تێپەڕێت چونکە حەسوودیت بەو بەر حەسوودی بە کەسێکی تر دەبێت ئەم نەفسە تووشی نەخۆشی حەسادەت دەبێت تووشی نەخۆشی ئێرەی بردن و لە ناو چوون دەبێت بە ناڕەحەتیەکانی خەڵک وال لێدێ خۆشحاڵ دەبی بەدەست خۆن نابێت بۆیە بیپارێزە لە پیسبوون بە ئەخلاقی خراپ ئەگەر تووشی خراپە بوو چارەسەری بکە چۆن جەستا گەر بێکەم جار مەهێڵە نەخۆشکەوێ ئەگەر لە دەستت دەرچوو نەخۆش کەوت هەوڵی چارەسەری بدە و دەرمان بەکاربێنە بەڕێزان بە هەمان شێوە دڵنیا بن نەفسیش نەخۆش دەکەوێت بەڵام کە نەخۆش کەوت هەوڵی چارەسەرکردنی بدە هەوڵی بدە دای ببڕی لەو کردارە پیسانەی کە نەفسیان نەخۆش کردووی بیڕازێنیەوە بە دەرمانەکان کە ئەخلاقە بەرزەکانن حەسوودیت بە خەڵک بردووە دواتر نەفست ڕابێنە لەسەر ئەوەی باشە ئەگەر وا من فڵان کەس نەخۆش کەوت پێ خۆشحاڵ بووم دەیبا بیر بکەمەوە ئەو نەخۆشیە لەوە دەگوازرێتەوە بۆ من حەزم کرد منداڵی فڵان کەسی دراوسێم خزمم ناسیاوم هاوڕێم کوڕێکی لاسار بێ کچێکی لە ڕادە بەدەر لادەر بێ خراپ بێ ئای دایک و باوکی ئازار داوە باشە بیر بکەمەوە چارەسەری ئەم دەروونە ئەمە دەروونێکی نەخۆشە حەز بکەی منداڵی خەڵک خراپ بێ بەڵام بەوە چارەسەری بکە جا چێ دەڵێ ئەو کوڕە نابێتە زاوای تۆ لە ئاخریدا چێ دەڵێ ئەو کچە نابێتە بوشی ماڵی تۆ چێ دەڵێ ئەو کوڕە خراپە زەرەر لە کوڕەکەی تۆ نادا ئەگە کوڕێکی باش بێ لە گەڕاکەکەدا دەبێتە هاوڕێیەکی باش بۆ کوڕەکەی تۆ چێ دەڵێ ئەو کچە لە قوتابخانە و لە زانکۆ لە پەیمانگادا نابێتە هاوڕێی کچەکەی تۆ خواگە کچێکی باش بێ سوودی پێدەگەێنێ ئەگەر تۆ حەز دەکەی ئەو خراپێ کچەکەی تۆش لاڕێ دەکا بۆیە بەم شێوەیە دەرمانی بکە بیر بکەوە ئەگە خەڵک هەبوو بێ بوونێکی هەبێ الحەمدوللا دزیم لێ ناکە حەسوودیم پێ نابە ئەگەر نەبوو بێ ئەگەر نەبوو بێ لەوە چێت لە پەلامار بدا بمکوژێ بێتە سەر ماڵەکەم بۆیە ئەم نەفسە کە حەز بە ناڕەحەتی خەڵک دەکات و ئامۆژگاری بکە ئەوە بێنەوە بەرچاون نە بە نەخۆشکەوتنی خەڵک نە بە منداڵ و عایلەی هەڵوەشاوی خەڵک نە بە دەوڵەمەندبوونی خەڵک ئەمانە هیچی زەرەر سوودێک بە تۆ ناگەێنن بە پێچەوانەوە هەمووی ئەگەر پێچەوانەکەی بە زەرەر بە تۆ دەگەێنێ بۆیە ئاگاداری بە چۆن لە ڤایرۆسی کۆڕۆنا کە ئێستاوەتانە مزگەوت ئێمە نەمانتوانین جومعەیە ڕاستەوخۆ لە خزمەتتان دابین ناچار بووین لە ڕێی فەیسبووکی مزگەوتی ڕێگەی بە هەشتەوە جارێش کە بە خزمەتتان بگەینەوە لێتان دانەبڕین ئەمە ڤایرۆسی کۆڕۆنایە ئینا چی مزگەوتەکانی بە ئێمە داخستووە چۆن لە ڤایرۆسی کۆڕۆنا خۆت دەپارێزی ئاوا پێویستە لە ئینسانی ئەخلاق خراپیش خۆت پارێزی چۆن پشکنین بۆ ڤایرۆس دەکرێت ئەوە تا خەڵکێک دەڵێ وەڵڵاهی تایەکم هەیە هەز بە قوڕکێشانێک دەکەم ئەڵێن بڕۆ فەحسێک بکە خێرا فریای خۆتکەوە نەوە کۆڕۆنات بێ باوەڕتان بێ بەڕێزان پێویستە ئاوا پشکنینیش بۆ ناخی خۆمان بکەین ناخیش پشکنینی هەیە
فەحسی هەیە ساڵانە خەڵکانێک هەیە زۆر لە جەستەی خۆی وریایە ئەچێ فەحسی عامێک دەکا بزانێت چەوری خوێنی کۆلیسترۆلی شەکرەی ئیتر غودەی چۆنە ئەی بۆ ئەم دەروونەش پێویستی بە پشکنینێک نەبێ بەلانی کەم هەفتەی جارێک دانیشی ئینسان بە تەنها بیر لە خۆی بکاتەوە دەروونم خەریکە بەرەو خراپە دەڕوە با بیهێنمەوە سەر ڕێگا ڕاستەکە با دەرمانی چارەسەری ئەخلاقە جوانەکانی پێبەخشم با پشکنینێک بۆ خۆم بکەم لە ترسی کۆڕۆنا خۆل لە زۆر لەش ساغ دەپارێزی ئەگەر لە شارێکی وەکو سلێمانیدا 2000 و ئەوەندە کەڵک کۆڕۆنای بێ خۆ ملیۆنە خەڵکی تێدا زیاتر خۆ خەڵکە هەموو کۆڕۆنای نییە بەڵام ئەوە تا من و تۆ تەوقە لەگەڵ ساغەکانیش ناکەین دەمیان بەدەمەوە نانین هەوڵ دەدەین لیان دوورە پەرێز بین تا ڕادەیتوانین خۆوانە زۆربیان ساغن لە ترسی ئەوەی نەوەک نەخۆشێک لەناو ئەو هەموو ساغەدا هەبێت تەرکی زۆرێک لە ساغەکانیشمان کردووە بە هەمان شێوە پێویستە ئینسان تێکەڵیەکانی کەم بکاتەوە ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە بە هەموو ئەو ناڕەحەتیانی کە بۆی هێناین لە بوارە تەندروستیەکەوە لە بوارە ئابوووریەکەوە لە بواری ناڕەحەتی تێکەڵ نەبوون بە خەڵکەوە لە بواری داخستنی بازاڕ و زانکۆ و پەیمانگا و ئامادەیی و خوێندنگای سەرەتایی هەتا کۆتایی کەەوە بەڕاستی بارێکی قورسی بۆ هەمومان بۆ دەروون و جەستەی هەمومان هێنا بەڵام خۆ دەبێت چەند دەرسێکمان فێرکە ئێمەی موسڵمان دەبێت لە ناڕەحەتیەکانی شەوە فێر بووین ئەزمونێکی جوان وەرگرین ڤایرۆسی کۆڕۆنا ئەگەر ڤایرۆسی کۆڕۆنا خۆ لە کۆمەڵێک لە ساغ پاراستۆ لە ترسی نەخۆشیەکە ئەبێت تێکەڵاویەکانت کەم کەیتەوە لە مەودووە تێکەڵاوی هەموو خەڵکێکی باشیش مەکە نەوەکو مادام باش نایناسی یعنی کەسێک بە ظاهیر بە باشی دەزانی هەتا هەڵی نەسەنگێنی متمانی خۆتی تەسلیم مەکە هەتا هەڵی نەسەنگێنی و تەواو بۆت معلوم نەبێت کە ئەمە عیارە 24 پاک و بێگەردە نهێنی خۆتی لادەمە دەرکێنە هەموو نەفسی خۆتی تەسلیم مەکە متمانەی تەواوی پێ مەکە چۆن ئەوە کەسە ساغە بەڵام یەک گومانت هەیە لەوە ئەچێ لەناو ئەو 100 کەسە ساغەدا کە من خۆیان لێ دەپارێزم یەک کەس ڤایرۆسی کۆڕۆنای هەبێ لە ترسی ئەو کەسە خۆم لە 99 تریش پاراستووە بڕواتان بێ بەڕێزان لە ژیانی واقعیشماندا لە تێکەڵبوونیشدا ضرورە لە 100 کەسە مادام یەک کەسی خراپ هەبێ خۆ لەوانش بپارێزین متمانەی مەدەیە نهێنی خۆتی لا مەدرکێنە دڵی خۆتی بۆ مەکەوە هەموو شتێکی خۆتی لا مەدرکێنە سەرۆت و سامانی خۆتی تەسلیم مەکە حیا و حرمەتی خۆتی مەخە بەردەست نهێنیەکانی خۆتی بۆ باز مەکە لەبەر ئەوە بیپارێزە ئەمانە خۆت بپارێزە دەروونت بپارێزە کە سایەتیتی لێ بپارێزە ڤایرۆسی کۆڕۆنا گەبێتە جەستەتەوە چین لێ دەکا سنگت دەگرێ قورگت دەگرێ هەناسەت تون دەکا بارێکی زۆر قورسە خواشیفای ئەو کەسانە بدا کە نەخۆشن و ئێمەش پارێزێوانی کە ساغین تووشی نەبین بەڵام ئەو کەسانەی کە ئەخلاقیان خراپە کە دەروونیان پیسە کە ناخیان خراپە واللهی کە هاتە ماڵتەوە دڵت تەنگ دەکا ڤایرۆسی کۆڕۆنا لەگەڵ ئەخلاقی خراپە زۆر لە یەکچوونیان هەیە ڤایرۆسی کۆڕۆنا سیەکانت ناڕەحەت دەکا هەناسەت باش بۆ نادرێ بەڵام ئەو کەسانی کە ئەخلاقیان خراپە کە دەروونیان خراپە کە زمانیان پیسە ئەوانە گەر هات نەلات قسەیان بۆ کردی لێن نزیک بوونەوە تێکەڵت بوون بڕوا بکە بە دڵنیاییەوە ئەو دڵت تەنگ دەکا دڵت تەنگ دەکا خۆشی لەم سەر زەویە نابینی ئەگەر کەسێ ڤایرۆسی کۆڕۆنای بێ هاتە ماڵەوە خێزانەکەت گرتی هەر بە تەنیا خۆی توش نابێ مێردەکەشی توش دەبێ و منداڵەکانیشی توش دەبن هەموو عایلەکە هەڵدەوەشێنێ هەمویان نەخۆش دەکا والله یەخوا کەسێکی خراپ هات و چۆی ناو عایلەکە نەکات دوو قسەی خراپ ئافرەتێکی خراپ بۆ خێزانت بکە هەر ئافرەتەکە خۆی لە ناو ناچێ مێردەکەشی لە ناو دەبا منداڵەکانیشی سەرگەردان دەکا یاخوا کەسێکی دەروون پیس قسەیەکی خراپ نەخاتە مێشک و دڵی کابرایەکەوە کە بەسە زمانە بڕوای پێ کردووە ئەم پیاوە هەر خۆی لە ناو ناچێ خێزان پاکەکەشی کە هی ئاگای لە هیچ نییە تووشی ئەم دەردە دەبێ ئەویش بەهۆی ئەمەوە ژیانی لێتاڵ دەبێ ئەو منداڵانی کە نەچوونە دەرەوە تێکەڵاوی کەسیش نەبوون ئەوانیش بە ڕەفتارە خراپەکانی باوکیان لەگەڵ دایکیاندا سەرگەردان دەبن ماڵەکە هەمووی هەڵدەوەشێ گەشی لە دڵەکانان نامێنێ بەخوا خراپترە لە ڤایرۆسی کۆڕۆنا کۆڕۆناکە ڕەنبێت جەستت مەناعەیەک بەهێز هەبێ ڕەتی کەیتەوانێ هەر بۆ خۆن نەزانی توش بووی چۆن چاک بوویتەوە بەڵام کەسانی خراپ کە دەرونی ئینسان نەخۆش دەکەن دڵ نییە بە کاریگەری قورس لەسەدادنێن تووشی دڵتەنگی و دڵ ناڕەحەتیەکت دەکەن زۆر بە ڕەحمی خوانە بە قورسی لێ ڕزگار دەبی جارش کە ئەو دڵخۆشی و زەردەخەنەیە ناگەڕێتەوە ناو ماڵ و منداڵەکەت
ئێمە ئەمڕۆ لە بارودۆخێک داین زۆر شتمان پێ عەیبە بەداخەوە کە ئەسڵەکەی وانە بەڵام ئەسڵەکەی بەهێچەوانەکەی جێبەجێ دەکەین و بەلاشمانەوە عیب نییە. نمونەیەک دەمامکێک ماسکێک لە شوێنی قەرەباڵغ و تێکەڵاویدا وەڵڵا شتێکی زۆر چاکە ئەو پارچە قوماشە لە دەمت دەبەستی خوا نەخواستە چێڵە تۆ خۆت نەخۆشەکەنی ئەگەر تۆ خۆت نەخۆشەکەبی بە پشمینێکت بە پریشکەیەکی ناودەمت نایگوازیەوە بۆ بەرامبەرەکە ئەوە ویژدانی خۆت ئارام کرد. خواگە تۆ ساغەکەبی شێدڵە بەرامبەرەکەت پریشکێکی نایەتە ناو لوتتەوە نایەتە سەر لێوت نایەتە سەر ڕوخسارت نایەتە سەر دەستەکانت بەو دەمامکە خۆت پاراستووە بەو دەستکێشە خۆت پاراستووە. بەڵام ئێمە زۆر جار هەمومان وامان لێ هاتووە ئەگەر دەبێت غیرەت بدەیتە بەرخۆت ئەوە ماسکت پێوە دەترسی ئەوە بە قسەی حکومەتت کردووە ئەوە بەداخەوە یعنی خۆ بەستنی ئەو ماسکە بۆ پارێزگاری لە خۆت و لە خەڵک بەخوا شتێکی زۆر چاکە. کاتێکە و تێدە پەڕەوی ئینشاءالله خۆت ڕزگار دەبی و خەڵکیش توش ناکەی. بەڵام ئێمە ئەمە ناکەین ئەمەمان پێ عیبەیە ئەمەمان پێ قورسە بەڵام ئەوەمان پێ قورس نییە و پێ عیبە نییە کە ماسکی دەروون دەکەین کە دەمامکی دەروون دەکەین. دەمامکی دەروون ئەوەیە کەسێ بە کەسێک دڵە بەخوا خۆشم دەوی خۆی دەموچاوێک وانیشان دەدا کە ئەمە خۆشەویستی فڵان کەسە بەڵام بەخوا لە دڵەوە ڕقی لێتی حەزەکە بیخاتە چاڵەوە ئەڵێ متمانەت پێم هەبێ و قسەم بۆ بکە دڵنیا بەدەی پارێزم دەمامکێکی بەستووە ئەو پڕی سیمای پاک و نهێنی پارێز بەڵام کاتێک کە دڵی خۆی تەسلیم کرد هەموو سڕیاتەکەی بڵاو دەکاتەوە لە فەیسبوک ئامادەی بڵای کاتەوە حیای بەرێ هاو دەمامکی کردو تۆی خەڵەتاندووە. دەمامکێک کوڕێک نیشانی کچێک بۆ کوڕێک بە ناوی ئەوینداری بە ناوی ئەڤینداری بە ناوی خۆشەویستی دەمامکێکی پاک و گوڵ ئاسای بەستووە بەڵام لە پشتی ئەو ماسکەوە ڕوخسارەکەی گورگ ئاسایە دەیەوێت ئابڕووی بەرێ کاتی پێ بەسەر بەرێ حیای بەرێ. چەند کەس لە وڵاتی ئێمەدا گیرۆدەی ئەو ماسکانەیە ماسکێکی بەستۆ و لە ناوی بردووە بۆیە ئەگەر ماسکەکە یان دەڵێ خەمت نەبێ پشتم پێ بەستە براتم ماڵی خۆتە ئەمانە هەموو ماسکن بەخوا کە پێویستیت پێ بۆ 250 دینار لەگەڵتانیە لە کاتی تنگانەدا ئەو ماسکە لێکەوە ئەو ماسکەی کە خەڵک دەخەڵەتیانێ لێیکەوە ڕوخساری حەقیقی نیشانی خەڵکدا بەڵام ئەو ماسکەی کە لە نەخۆشی دەتپارێزێ ئەمەیان بەستە ئەمەیان عیب نییە بەخوا ئەمەیان عیبە ئەمەیان بەداخەوە ئێمە زۆر بمان پێمانەوەیە. پێغەمبەری خۆ ئەقبل على النفس فاستكمل فضائلها فأنت بالنفس لا بالجسم إنسان. شاعرێک زۆر جوانی وتووە دەڵێ ڕووبکە نەفست و نەفست تەواو بکە دەروونت جوان بکە بەڕاستی تۆ بە نەفست بە دەروونت بەناخت ئینسانی نەک بەجەستە. زۆرێک لە گیانداران حرمەتمێ بە ڕووی جەنابتان بیسەران و بینەران بەجەستە زۆر لە ئینسان گەورەتر و بەهێزترن بۆیە ئینسان گەورەیەکەی بەجەستەی و بەلاشەی گەورە و بەهێزیەوە نییە گەورەی مرۆڤ بەناخە جوانەکەیەتی بەدرن و پاکەکەوەیەتی. واشدد يديك بحبل الله معتصما فإنه الركن إن خانتك أركانه. دەست بە حەبلی خوای پەروەردگارەوە بگرە دەست بە قورئانەکەی خواوە بگرە دەست بە دینی خواوە بگرە متمانەت بە ئەڵڵاه هەبێ. ئەگەر ئەو کەسانی کە متمانەت لادانان خیانەتیان پێکردی ئەگەر ئەو کەسانی کەوا پشتت پێبستن پشتیان تێکردی تۆ هەمیشە خوال لە یاد بێ ئەو خوایە قەت پشتت بەرنادا بەینی خۆت و پەروەردگارت چاکە منەتت نەبێ بەو کەسانی ئەگەر ڕۆژێ خیانەتیان بەرامبەر کردووی بێمتمانەییان بەرامبەر کردووی نهێنیان درکاندووی غەدریان لێ کردووی تۆ خوایەکی تاک و تەنها مالیکی ئەرز و ئاسمانەکانت لە پشتە پشت بەو بەستە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کەسێک پرسیاری لێ دەکا ئەی پێغەمبەری خوا یا رسول الله من نەجات ئەی پێغەمبەری خوا ڕزگار بوون لە چیدایە بە چی ڕزگار دەبم؟ پێغەمبەری خوا سێ وشەی پێفەرموو سێ کەلیمەیە ئەمسک عەلەیکە لیسانەک فەرمووی ئامۆژگاری یەکەمم بۆت ئەوەیە ئەگەر دەتەوێت سەرفراز بی ئەگەر دەتەوێت ڕزگار بی ئەگەر دەتەوێت نەجاتت بێ لەم جێژاوی ژیانەدا لەم بارودۆخەی ئێمەی هەرێمی کوردستاندا کە خەریکە تروسکاییەکی ئومێد نەماوە بەڕاستی هەرچەند من هەمیشە گەشت بینم بە دەرگای ڕەحمەتی خوای پەروەردگار ئینشاءڵڵا ئەم زولوفە ناڕەحەتە لەباری تەندروستیمان لەباری ئابووریمان لەبواری کۆمەڵایەتیمان لەبواری دەرگای مزگەوت و داخستنی زانستگاکانمان بەویستی خوا لەسەرمان دەکرێتەوە بارودۆخی سەختتریشمان تێپەڕاندووە ئینشاءڵڵا گەشت بینین کە ئەمە درێژە ناکێشە و ڕۆژێ ئاسۆی ڕوون دەبینین بەڵام بە عامی خەڵک بەڕاستی ئەو سەری تونێڵەکەی لێ دیار نییە لە تاریکیەکە گوزەران دەکا بەچی ڕزگار دەبین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی سەیری خۆت بکە و ئەم سێ خاڵە جێبەجێ بکە ئەمسک عەلەیکە لیسانەک ئەو وشانەی کە دژی تۆن زمانت بگرە لە ئاستیاندا عەلەیکە ئەها دژتە بە قازانجن نییە زمانت لە وشەیەک
لە ڕستەیەک لە کەلیماتێک بپارێزە کە عەلەیکە دشتە لەکە نییە، قازانجی بۆ تۆ نییە، لە بەرژەوەندی تۆ نییە، عەلەیکەیە بۆ ئەم دنیات بۆ ئەو دنیات زەرەدا. عەلەیکە یعنی بۆ نمونە کەسێک قسەیەک دەکەی ئەگە زانیت داوێت داوای لێبوورنی لێ بکەی لە دوایدا ئێستا مەیکە، چونکە دشتە لە ئێستادا کەسایەتی دێنێتە خوارەوە، ئێستا مەیکە دوایی داوای لێبوردن مەکە. ئەگە بۆ قیامەتت ئەگە لەم دنیادا کەس نەبوو محاسەبەت بکە، بوختانێکە جوێنێکی ناشرینە لە بەنووسینێکی فەیسبوک بێ بە کۆمنتێک بێ بە هەر شتێک بێ بۆ قیامەت بەڕێزان لەسەرت حیسابە، چاکەکانت دەدەی بە بەرامبەر خراپەکانی ئەو دێنی بۆ خۆت. عەلەیکە بەخوا دشتە ڕۆژێ یەک چاکت دەوێت لە قیامەتا چاکەکەت فڵان کەس بردی چونکە جوێنێکت پێداوە، چونکە غەیبەتت کردووە لە پاژملە، چونکە بوختانت بۆ کەسایەتی کردووە. ئەو زمانت بگرە لە ئاستی ئەوەدا. ئەمڕۆ بەڕاستی هەرچی دەیکەیتەوە زمانی کراوەتەوە، زمانت بپارێزە. ئەگە قسەکە لە بەرژەوەندی ئەم دنیا و ئەو دنیات بوو فەلیەقول خەیڕەن بیڵێ ئەو لیەمسیک. ئەگەر یان زانیت بەڕاستی لەسەرت دەکەوێت بۆ ئەم دنیات و بۆ ئەو دنیات بیگرە. ئەمسیک عەلەیکە لیسانەک، زمانت بگرێت لە ئاستی قسەیەکە وشەیەکە ڕستەیەکە کە عەلەیکە لەسەرت حیسابە. وەلیەسەعکە بەیتوک، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی با ماڵەکەی خۆت فراوان بێ بۆت، دڵت بە ناو ماڵەکەی خۆت خۆش بێ، ئەگە ئیشی ضرورن نێمە چۆ بازار. بەڕاستی ئەمە ڕزگارمان دەکات لەمڕۆ. ئەوە کەرەنتینەیەکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی داناوین. سێ چوار ئیش کۆ بکەوە، یەک ئەندامی خێزان بنێرە بۆ بازاڕەکە، بە حەزەرەوە بڕۆ، هەمویان بنووسە، ڕۆژی 10 جار مەچۆ بە بازار، لە دواتوانی لە 3 ڕۆژە جارێک بازارکردن بکەی و هەموو ئەندامانی خێزانەکەت نەبیتە ئەو قەرەباڵغیەوە و بە پاک و پوختی بێیتەوە ماڵەکە و بە پاک و پوختی بچیتە دەرەوە، خۆت تعقیم کەی دەستەکانت جوان بشۆی، با ماڵەکەی خۆ دڵت پێی خۆش بێ. عەرزمکردن لە ترسی یەک کەس کە ڤایرۆسی کۆڕۆنایەتی تێکەڵاوی 100 ماڵی خاوێنیش ناکەی. با دڵت بە ماڵەکەی خۆت خۆش بێ، لە ماڵی خۆتا دانیشە، ئەوەندە سەردانی ماڵە و ماڵیش مەکە، با نەڵێن فڵان کەس نەخۆشیەکەی بۆ هێناین. زۆر غیبەن تەزدید حوبەن لە حەدیثێکا کە شێخ ئەلبانی دەفەرمێت صەحیحە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی کەم کەم سەردانی یەک بکەن، لای یەکتر خۆشەویست دەبن. ئێستاوە جاریوە ئەم دابڕانە خەڵکی تۆزە خۆشەویستتر دەکاتەوە لایەکینە بەردەوام خەڵک لە ماڵی ئەو بۆ ماڵی ئەو مەحەبەت کەمتر دەکاتەوە. با سەردانەکانت کەم کەم بن و لە حاڵەتی زۆر پێویستدا نەبێ لە ماڵی خۆتا دانیشە. سێمیان پێغەمبەری خوا فەرمی وەبکی عەلا خەطیئەتیکە، ئەی ئیمانداری بەڕێز ئاگادار بە بۆ گوناهەکانی خۆت بگری، وەبکی بگریە عەلا خەطیئەتیکە، لەسەر گوناهەکانت لەسەر هەڵەکانت بگری. یعنی چی بگری؟ یعنی کاتێک کە گوناهت کرد بۆ گوناهەکانت پێ مەکەنە، هەیە گوناه دەکا هەڵە دەکا و پێش دەکەنێ، واتە خۆی چاک ناکە، سوورترە لەسەری، دڵی پێی خۆشە. پێغەمبەری خوا فەرمووی تۆ مرۆڤی، تۆ فریشتەنی، تۆ پێغەمبەر نی، تۆ مرۆڤێکی ئاسایی، دڵنیا بە تووشی هەڵە دەبی، دڵنیا بە تووشی لە ڕێ لا چوون دەبی، دڵنیا بە تووشی تاوان دەبی، بەڵام کاتێک کە توش بووی وەبکی عەلا خەطیئەتیکە، لەسەر گوناهەکەت لەسەر تاوانەکەت بگری. یعنی چی بگری؟ یعنی خۆت چاککە، بە فرمێسکەکانت تاوانەکانت بسڕەوە، خۆت چاککە. ئێمە هەمومان لەم کوردستانەدا خەریکی چاککردنی یەکترین، هەمومان سەیری گوناهی بەرامبەر دەکەین، نابێ بە گوناهی بەرامبەریش پێ بکەنی. هەر کەسێک لە سەرکردەیەکەوە تاوەکو خوارەوە گوناه و بێشەرعی و هەڵەیەک دەکا زەرەت بە هەمومان دەگەیەنێ، هەر تەنها کەسێک زەرەت ناکە خۆشەویستم، هەمومان زەرەت دەکەین. بۆیە بە گوناهی خەڵکیش خۆشحاڵمە بۆ پێ مەکەنە، بۆ ئەویش بگری دوعای هیدایەتی بۆ بکە. واتە پێغەمبەری خوا فەرمووی خۆت چاککە، ئەوەندە چاول لەسەر هەڵەی خەڵک نەبێت، چاول لەسەر هەڵەکانی خۆت بێ. ومێدەوارم خوای پەروەردگار هیدایەتمان بدا، زمانمان پارێزین لە وشەیەک نەبێت کە بۆ دنیا و قیامەتمان قازانجە، ماڵی خۆمانمان بەلاوە خۆشەویست بێ، چامان لە گوناهی خۆمان بێ و بۆی بگرین و خۆمان چاککەین پێش ئەوەی کەوا خەریکی چاکردنی خەڵکی بین. خوا هیدایەتی هەموو لایەکمان بدا. یا ڕەبی خوای ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری، ئەوانەی کە تووشی ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە بوون لە هەرێمی کوردستان و لە هەموو جیهاندا، خوا شیفا بۆ هەموو نەخۆشەکان بنێری، ڕەحمیان پێ بکەی، بە ساغی لە ناو ماڵ و منداڵی خۆیاندا ژیان بەسەر برن. یا ڕەبی خوای ئەوانەی کەوا ساغین، ئەوانەی کە تەندروستین، کە تووشی ئەو ڤایرۆسە نەبین، یا ڕەبی خوای یا حافیز بە حفزی خۆت خوای بە دوورمانکەی، بمان پارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا، لە هەموو نەخۆشیێکی گوازراوە، لە هەموو نەخۆشیەکان بەگشتی، لە هەموو نەهامەتیەکان دەرگایەکی بەڕەحمەت لە خەڵکی هەرێمی کوردستان، لەم پارچەی کوردستانمان، لە هەموو مرۆڤایەتی خوا لەم بارودۆخە نەخوازراوەدا بکەیتەوە، خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکەیتەوە، هەموو لایەکمان دڵخۆشکەی، سەرفرازی دنیا و قیامەتمانکەی. وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.
يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.